بەڵازان خۆشەویستانمان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بایەخی کتێبی ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی و گۆڤاری پەیڕەو دەکەین کە لە نێوان ساڵان 1992 تاوەکو 1999 ئەو ژمارانی کە لی چاپکراوە بە بەڵگە بە دۆکۆمێن دەڵگراوە ئێستا بە شێوازێکی کتێب ئامادەیە بۆ کەسانی کە خولیای ئەم جۆرە مێژویان هەیە و لەگەڵشیدا باز لەو دەکەین کە گرنگی و ئەهمێتی دۆکۆمنت و کۆکردنەوەی ئەمانە بۆچی دەگەڕێتەوە و تا چەند گرنگە نەوەی ئێستا ئاشنا بێت بە کار و چالاکی بزافی ئیسلامی ڕابوون ئیسلامی لە ڕابردووداوە بزوتنەوەی ئیسلامی بە تایبەتی تر دەزانین کە بۆ مانەوەی مێژوویەکی پرسەروەری هەر لایەنێک هەر گروپێکی سیاسی پێویستی بە کۆمەڵێک بەڵگە و دۆکۆمنتەیە کە ئایا چ کاریگەریەکیان هەبووە لە کۆمەڵگادا چ کاریگەریەکیان هەبووە لە جانبی سیاسیەوە. ئێمە هەمووەمانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئارام عەلی سەعید بەرپرسی بەشی ئەزمون و ڕوانگەی کۆمەڵی دادگەری. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. مامۆستا ئارام بەخێر بێ. سپاس خۆش بێ. خێر بێ ئاخوا. مامۆستا گیان با لەوە دەست پێ بکەین ئێوە وەکو بەرپرسی بەشی ئەزمون و ڕوانگەی کۆمەڵی دادگەری بۆ ئەم دوو گۆڤار و ڕۆژنامەیەتان هەڵبژات کە ئاوا بە بەڵگە و بە دۆکۆمنت کۆی بکەنەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکەم و دەستخۆشی لە ستافی بەڕێزی کۆنتترۆڵی کەناڵی ئاسمانی پەیام و برایانی پشتی کامێراکەم دەستان خۆش بێ ماندوو نەبن لەشتان ساغ بێ. سپاس. من طبعا ئەگەر بمەوێ باس لە ئەم چاپکردنی ئەم کتێبانە بکەم پێویستە بگەڕێمەوە بۆ کورتەیەکی مێژووی ئیشکردنی ئێمە لەسەر ئەمە. من لەوانەیە لە بەرنامەی تریشا باسم کردووە باسی ئەوم کردووە کە بەشی ئەزمون و ڕوانگە کە سەر بە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستانە بەشێکە لەسەر کۆمەڵێتەوەری گرنگ ئیشەکایەکێک لەو تەوەرانەی کە کاری لەسەرەکە بریتیە لە چاپکردنی ئەدەبیاتی ڕۆژنامەنووسی بزافی ئیسلامی یا ڕابوونی ئیسلامی لە باشووری کوردستان. ئەمە یعنی کارێکی گرنگە و ئێمە ماوەیە کە کاری لەسەرەکەین چەند ساڵەکە تا ئێستا 7 کتێبمان چاپ کردووە. بە کورتی بیڵێم چەند کتێبێکمان چاپ کردو ئاسوی ئیسلام چاپ کراوە، دەنگی باوەڕ چاپ کراوە، گۆڤاری نەفیر، گۆڤاری ڕابەر، ڕۆژنامەی ڕاپەڕین کتێبێکشمان چاپ کردووە هی شەید مامۆستا لەتیفی واژەیە لەسەر ئوسولی فیقه بوو بەڵام لە چوارچێوەی کارەکەمانە کە ماستەرێکی پڕبایەخ بوو ئەوشمان هەر چاپ کردووە و هەروەها ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی و گۆڤاری پێڕەویشمان چاپ کردو. ئای 7 کتێبمان تا ئێستا چاپ کردووە لە بواری چاپەمەنیە و لە بواری تری شاکاری سیمینار و سیمپۆزیەم و وەرکشۆپ و ئانەش لەسەر هەندێ باس و پرسی گرنگی فکری و مێژووی ئەنجامین کە پەیوەستە بە بزافی ئیسلامی لە باشووری کوردستان. زۆر باش مامۆستا ئارام با پێناسەیەکی ئەم دوو بەرهەمە بکەین کە ئێستا هێناوتە لەگەڵ خۆتا، یەکیان گۆڤاری پەیڕەو یەکیان ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی. ئەمە چی لە خۆ دەگرێت؟ بێگومان ئەمانەوە کوتم هەریەکە و بایەخی مێژووی خۆیان هەیە. گۆڤاری پەیڕەو کە برای بەڕێز کاکشوان هەورامی ساغی کردوێتەوە کات خۆی هەرخۆی سەرنووسەریش بووە و ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامیش هەر کاکشوان سەرنووسەری بووە زمان حاڵی بزوتنەوەی ئیسلامی بووە کە ماوەی ساڵی 1992 دەرچووە تاوەکو هەشتی حوتی ساڵی 1999 43 ژمارەی لێ دەرچووە لە ژمارە سفری ئەزمونیەوە. ئەمانە کۆمەڵە باس و بابەتی گرنگیان تایە لەوانەیە ئەگەر من وەکو دەستپێکەکەی قسە بکەم بەشێکی بایەخی ئەمانە ئەوە دەرەخا کە زۆر جار خەڵک سەیری هێزە ئیسلامیەکانەکە لە ڕابردووە بە تایبەتی بزوتنەوەی ئیسلامی کە تەنهاوەکو بزوتنەوەیەکی چەکداری و خاوەنی مەقەڕ و بارەگا و چەک و ئەسلحە بۆ وا سەیرەکە کە هەر لە مەیدانی شەڕابووە بە پێچەوانەوە ئەم بزوتنەوەیە لای کردوێتەوە بەلای کاری ڕۆژنامەنووسیشدا. ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی کاتێک دەرەچێت کەمترین ڕۆژنامە و گۆڤار لە باشووری کوردستانەیە. گۆڤاری پەیڕەو کە هی مەکتەبی ڕێخستنی بزوتنەوەی ئیسلامیە کە دەرەچێت ئەم گۆڤارە کۆمەڵە باس و بابەتی سیاسی و هوشیاری مێژووی و فکری و بابەتی ئەندازەیە کۆمەڵایەتی و کاری ڕێخستن و ئیدارە و کارگێڕیشی تایە. عنی ئەمە بەشێکی بایەخەکانی ئەمانە لە ئێستا دەرەکەوێ بۆنەوەی ئێستا کە ئەمە چەند گرنگە ئەم کتێبانە کاتی خۆی کە بزوتنەوەی ئیسلامی ئەم ڕۆژنامە و گۆڤارانەی دەرکرد و جێگای بایەخ بووە. لەلایەکی ترەوە چاپکردنی ئەمانە بەشێکی جاری تریش باسمان کردووە بۆ ئەوانەی کە زیاتر خەڵکی ئەکادیمین و لە ناوەندە زانکۆیەکانە کارەکەنیانوێ کار لەسەر مێژووی بزوتنەوە ئیسلامیەکان بکەن
بەشێکی ئەدەبیاتی ڕۆژنامە نووسی کە لە ڕۆژنامە و گۆڤارەکانایە لێرەوە ئەدۆزنەوە. دەیان گفتوگۆیتیایە هی مامۆسایانی پێشووتر مامۆستا مەلا عوسمان، مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی، مامۆستا عەبدولەتیفی واژەیی، بەشێک لەو مامۆستا مەلا عەلی، یعنی هەموو ئەمانە لە ڕابردووە کە کۆمەڵە گفتوگۆ و مقابلەیانەوە هەواڵیانەوە ئێستا لە ژیانە نەماون خەڵک ئیش لەسەر کەسایەتی ئەمانە بکە، یاخود ئیش لەسەر بزوتنەوەی ئیسلامی بکە، واقعی ئەو کاتە و ڕووداوەکانی ئەو کاتە بکە لەم ڕۆژنامە و گۆڤارانە ئەتوانێت سوودی لێ ببینێت. گۆڤاری پەیڕەویش هەر بە هەمان شێوە ئەتوانێت کۆمەڵە بابەتی فکری و مێژووی و کۆمەڵایەتی و ڕێخستن و ئەوانە کە سەر بە مەکتەبی ڕێخستن بوو، ئەو کاتە مەکتەبی ڕێخستنی بزوتنەوەی ئیسلامی سێ بڵاوکراوەی هەبووە: پەیڕە و ڕێکبوون لەگەڵ سنوور کە سنوور هی شورای خوشکان بووە، پەیڕە و هی مەکتەبی ڕێخستن بووەوە، ڕێکبوونیش هینی هەرێمەکانی بزوتنەوەی ئیسلامی بوو کە 5 هەرێمی هەبووە لە باشووری کوردستانە ڕێکبوونی دەرکردووە. لەبەرەوە ئەمە بۆ قۆناغی ئێستا بایەخیان هەیە و لە لایەکی تریشەوە ئەمانە ئەبن بە ئەرشیف ئەم بزوتنەوە ئیسلامیانە نەوەیەکیان هەبوو، ئەو نەوەیە وردە وردە تێ ئەپەڕێ ئەڕوا، بەڵام ئەی ئەم ئەدەبیاتی ڕۆژنامە نووسێ بۆ کەی بمێنێتەوە بۆی نەوەی ئێستا بتوانێت سوودی لێوە بگرێ و بزانن ڕۆژگاری خەڵکێکە بۆ لە ناو ڕابوونی ئیسلامیە ماندوو بووە بەمانەوە، کاری کردووە، ڕۆژنامەی دەرکردووە، گۆڤاری دەرکردووە، بۆی بمێنێتەوە ئێستا ژۆک و ئەرشیفێکی مێژوو بایەخ و کاریگەری خۆی وە نرخاندنی ڕۆڵی ئەو کەسانەشەکە ماندوو بوون، ڕۆژنامە نووس بوون، کاریان تیا کردووە، تایپیان کردووە، تەکنیک، دیزاین، هەموو ئەمانە بۆ خۆی بە کۆمەڵی ئامێری سەرەتایی و ئەو کاتانە بزوتنەوەی ئیسلامی ئەمانەی دەرکردووە. بۆ ئێستا گرنگە کە ئەمانە هەبن و ئێمەش لە چوارچێوەی سیاسەتی کۆمەڵا کە کۆمەڵ بایەخ بە کۆمەڵە باس و بابەتی فەرهەنگی و مێژووی ئەدا، ئەمەش پەیوەندی بەوە هەیە کە لاکردنەوە بەلای ئەمانەوە هاوشێوەی کارە سیاسی و بانخوازی و پەروەردەیەەکە ضرورەتێکی مێژووی و ئەم کاک دانیێر وەبزانم ئەگەر تۆش سێری بکەیت چاپەکەی دیزاینەکەی زۆر سەرنجڕاکێشە، چۆن بیرتان لە چاپکردنی کردەوەیان بۆ ئەم دیزاینانتان هەڵبژار بە تایبەتیان زۆر گەورەیە بووی سووتانەوەکو ڕۆژنامەیە کە دەرکەوێت؟ بەڵێ هەر ئەمە بڵێن بە قەبارەی ئەیسری وەکو ڕۆژنامەکە خۆی چاپمان کردوێتەوە، لە هەمووشی گرنگتر ئێمە تەکنیکێکمان بەکاری هێناوە، ئەم تەکنیکە هاتوین لاپەڕەکانمان پاک کردوێتەوە لەو خەڵتە و خەوش و پەڵە و دڵۆپە باران و یعنی هینی زەردی کەوتۆتە سەر زەرد بووە لاپەڕەکانی وا سپی کراوەتەوە. ئێستاش ئەگەر چاپ کرێت وەکو ئەوە چاپ ناکرێتەوە لە چاپخانەکانە، ئەمەش بۆ خۆی یعنی بایەخێکمانیاوە بە لایەنی تەکنیکەکەی بۆ ئەوی خوێنەر بتوانێت باشترین سوودی لەوەربگرێت. ئێمە تەنها ئامرازێکین بۆ ئەوەی کە ئەمە بگەینەوە بە خوێنەر و بە توێژەر و بە خەڵکی ئەکادیمی بۆی لە ئێستادا سوودی لێ ببینێت. ماوەسارم لە کوی قسەکانتە ئەوە دەرەکەوێت، یعنی بزوتنەوەی ئیسلامی لە تەنیژ خەباتی چەکدای دژی زوڵ مستەمی ئەو کاتە، ینی گرنگیشی بە بابەتی ڕاگەیاندن ڕۆشنبیری داوە، ینی زۆر جار لە شاخ و لە نێو بەردەڵان و ئەو شوێنانەدا بۆ منە مابێتەوە ئەوەندەش ینی ئەو هیلاکەتی ئەو شاخ و کێوانی بڕی ئەوەندەش گرنگی یا بە بابەتی ڕۆشنبیری گەیاندنی پەیامە جوانەکانی ینی پیرۆزی ئیسلام و پرسە سیاسیەکان کە لەو سەردەمەدا بوونیان هەبەوە لە ڕۆژنامەکانە دیارە. بەڵێ من پێم خۆشە بەر لەوەی کە یعنی ڕوونکردنەوە بەم لەسەرەوە ئەوە بینەرانەوە بزان بەڕاستی ئەمانە ماندویان کردوین بە کۆکردنەوەیانەوە زۆر ماندوو بووین. بزوتنەوەی ئیسلامی بە حکمی ئەوەی کە لە ڕابردووە لە کوردستان لە ڕووی ئەمنیەوە ئەندازەیەک لە شەڕی ناوخۆوانە تێوە گلاوە و بووە خەڵکەکەی ئەرشیفیان نەماوە، هەموو یا سووتانیانە یا فریاناوەتە شوێنە یا ماڵ و خێزانەکانیان شاردویانەتەوە دووریان خسۆتەوە یا ئیتر بە هەر هۆکارێ بێ نەیان ماوە یا سوتاوە یا خستویانتە ژێر خۆڵ و ئای نەماوە ئەرشیفەکانیان هەر ماڵەکە بگیرە خەتەرەوە. بەڵێ ئەمە ئێمە ماندوو بووین تاوەکو کۆمان کردوێتەوە بڕواکەن ئەمە ماوەی 2 ساڵم پێ چووە هەتاوەکو ڕۆژاوی بزوتنەوەی ئیسلامیم کۆ کردوێتەوە، یعنی ژمارە بە ژمارە هەر لە هەولێرەوە لە بادینانەوە تا ڕانیە تا گەرمیان تا هەڵەبجە و هەورامان و شارە زوور و سلێمانی من بە دوای ئەمانە گەڕاوم هەتاوەکو کۆم کردوێتەوە ژماری وای تایە ینی ئەو کەسەی کە پێی یا و مەرجی ئەوەی لەسەر داناوم هەرسکانەرم کرد یەکسەر بیگەێنمەوە دەستی بە شەرتێ وتووە من هەموو ڕۆژنامەکانت بە خاوێنی ئێمێ لە چوارچێوی کتێبێکە، بەڵام ئەو یەک ژمارەی لا بۆ هێندەی خۆشویستووە لای خۆی هەڵی گرت و پاراستوێتی ئاوا بە مەرج یعنی هێناومانە. ئەمە ماندووبوونێکی زۆری ویسۆ بە هەمان شێوە گۆڤاری پەیڕەویش کاکشوان سەرکەوتوی چاپکردنی گۆڤاری پەیڕەولەوە بۆ کاکشوان خۆی سەرنووسەر بووە شوان هەورامی خۆی سەرنووسەر بووە خۆشی ساغی کردوێتەوە
لەبەرەوە خۆی لە معانات و ئێش و ئازار و ماجەرای دەرچوونی گۆڤارەکە تێگەیشتووە وەزانیوێتی چۆن کاری لەسەرەکە. بڵێ ئەمە ئێمە وەکو لە پێشەکی بەرنامەکەشە ئاماژەم پێدا بەکاری ڕاگەیاندن و میدیا ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان و دنیای تەکنەلۆژیا و فەیسبوک وانە پێشکەوتووە خەڵک زۆر لا بەلای میدیای کاغەزا ناکاتەوە بەداخەوە بۆنی کاغەز و ڕۆژنامە هەروەکو خۆی ماوە ئێستا ڕۆژنامەی کاغەز دەرناچێ ئەمە میدیای نووسراوە یا بڵین کاغەز بووە کە بزوتنەوە نەک ئەوە هەر لە پێشووەوە ئێمە ئەگە بگەڕێنەوە لە ساڵی 1984 بۆ 86 گۆڤاری ئاسوی ئیسلام دەرەکە 6 ژمارەی لێ دەرچووە هەر ئەو کاتانە بایەخی پیاوە لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە. دواتر ئەم گۆڤارەکە بێ بە بزوتنەوەی ئیسلامی گۆڤارەکە بێ بە گۆڤاری دەنگی باوەڕ دوایی لە پەیوەندیەکانی دەرەوە بەشی ڕاگەیانیان لە پاکستان گۆڤاری نەفیر دەرەکەن 9 ژمارەی لێ دەرەچێ. دوای نەفیریش اینجا بزوتنەوەی ئیسلامی لە دوای ڕاپەڕینەوە دەرەچێت کە لە 11 چواری ساڵی 1992 کە ئەو قۆناغانە هێشتا پەرلەمان وە هەڵبژاردننی یەکەمی ئەزمموی ئەنجومەنی نوێنەرانی هەرێمی کوردستان نەکراوە. ئەمان ڕۆژنامە دەرەکەن چەندین بابەت و راپۆرتی گرنگی تایە لەسەر پەرلەمان لەسەر هەڵبژاردن لەسەر دەنگدان لەسەر دیموکراسی کە ئێستا خەڵک لەوانەیە بزوتنەوە بەدژە دیموکراسی و بەدژە بەشداریکردن لە ڕای گشتی و لە هەڵبژاردنە ئەکا سەیری لاپەڕەکانی ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی بکە بەڕەحمەت بێ مامۆستا مەلا عوسمان خۆی ئەگەڕێ شار بە شار و دێ بەدێ خۆی هانی خەڵکەداڵێ دەنگ بدەن بەشداریکردنی و دەنگدانتان بۆ پەرلەمانی کوردستان یەکێکە لە ئەرکە گرنگەکانی ئەو ئەرکە گرنگانەی کە هەم خوددا فەرمانی پێەکا و بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین بەشداری بکەین و کاری خۆمان بکەین و داعوە بانگەوازە هەم لە لایەکی ترۆ بەشداری کاری سیاسیە بۆ دروستکردنی قەوارەیەک لە هەرێمی کوردستان. لەگەڵشیدا پرسەنەتەوەیەتیەکان ینی زۆربەی لاپەڕەکان بەشێکی ترخانکراوە بۆ پرسەن. بابەتی نەتەوەی تایە بابەتی نەتەوەی تایە بابەتی ئەدەبی زۆری تایە بابەتی ئافرەتانی تایە لە خۆی ڕۆژنامەی بزوتنەوەی ئیسلامی دوو قۆناغەیە حەزەکەم بینەرانەوە بزانن. قۆناغی یەکەمی کە دەست پێەکە 11 چوار 1992 تاوەکو 15 حوت تاوەکو پێشی ئەوەی کە بزوتنەوە تووشی نسکۆ بێ بزوتنەوە لە 27 12 ساڵی 1993 تووشی نسکۆ بوو بەداخەوە کە تێوە گلا لە شەڕیناوە خۆمە قۆناغی یەکەمە ژمارە سفری ئەزمموی بۆ ژمارە حەفە دەرچوو لە قۆناغی دووەما کە جارێکی تر دەرەچێتەوە 5 ساڵ ئەم بزوتنەوەی دائەبڕێ یعنی ئەم 43 ژمارەیە کە دەرچووە لە ماوەی 7 ساڵە 5 ساڵ دابڕانیشی هەیە. دیسانەوە لە ساڵ 1990 دەسەکاتەوە بە دەرچوون هەتاوەکو حوتی 1999 ژمارە هەژدە بڵێن بۆ ژمارە 43 بەڵام بەداخەوە ژمارە هەژدەیمان نەدۆزیەوە زۆر ماندوو بووین زۆر بە دوایە گەڕین ژمارە هەژدە نەبوو بەڵام کە ژمارە حەفدە دەرچوو ڕاستەوخۆ چۆتە ژمارە 90 لە 90 بۆ 43 کۆمەڵی خەڵکی بەڕێستیایە کاریان کردووە هەمویان جێگەی دەستخۆشین لە کاری دیزاین لە کاری تایپ لە کاری پەیامنێری یعنی یەکێک لەوانە کە کاری کردووە بەڕەحمەت بێ شەهید بووە شەهید ئیحسان حەمەصدیقە ئیحسان حەمەصدیق عارف کە کاری کردووە لەما چەند حەڵقەیەک گفتوگوی کردووە هەر ئەو کاتانە ساڵی 1993 لەسەر ساختکردنەوەی بەڵگەنامەکانی ئەنفال کە لە نوگرە سەلمان بوون ئێستا خەڵکی ئێمە چێ بۆ نوگرە سەلمان ئەو 93 21 ساڵ بەر لە ئێسا کۆمەڵە کاری گرنگی کردووە کە بەرپرسی ئیدارە و کارگێڕی ڕۆژنامەکەش بووە لەو کاتانەدا و کاری ڕۆژنامە نووسی کردو وێنە و دیکۆمنتەکانی لێرە لە پاشکۆی وێنەکانە بڵاو کراونەتەوە. مامۆستا ئارام هەموو بابەتێکی توێژینەوە پێویستی بە میتۆدێک یان ڕێبازێک بگرێتە بەر و توێژەر و بزانم ئێوە چ ڕێبازێک چ تەکنیکێک چیتان بەکارهێناوە لە پرسیارێکی گرنگە و پرسیارە پێم خۆشە بینەران و بۆ مێژوو ئەمەش بزانرێ ئێمە جیاواز لەو تەکنیکە کلاسیکی و جیاواز لە گێڕانەوەی مێژوو حیکایەت لە مقدیمەکانە ئەگەر خوێنەر سەرنج بدا تەواوی ئەو گۆڤار و ڕۆژنامانەی کە ساخی ئەەکەینەوە ئەو کارەکتەرانەی کەماون لە خاوەنی ئیمتیاز لە سەر نووسەر لە بەڕێوەبەری نووسین لە ئەوانەی کاریان تیا کردو هەموو ئەیان بینین چاوپێکەوتنیان لەگەڵاکەین معلوماتەکان وەرەگرین بە میتۆدێک یاخود بە ڕێبازی وەسفی یا ڕەخنەیی شتێکەڵی بەمانە ئێمە دێین ساغیانەکەینەوە واتە سەر نووسەرەکە کەماوە لە ناوی ڕۆژنامەکەەوە وە بیرۆکەکەی چۆن ئەم ڕۆژنامەیە بیرۆکەتان هەبوو دەریکە ناویتان لە چی وێنە
چەند لاپەڕە بوو ستافەکەی کێ بوو قۆناغەکانی کێ بوو نووسینگەکەی ژمارەی تەلەفۆنەکەی تەنانە پەیامنێرەکانی هەموو ئەو وردەکارانە لە ڕێگەی ساختکردنەوەی شیکاری مێژوویەوە لە ڕێگەی میتۆدی وەصفی یاخود میتۆدی ڕەخنەیشی زۆر جار تێکەڵەکەین کە ئەو کاتانە بەو کەرەستە سەرەتایانە ئەم ڕۆژنامە گۆڤارانە دەرچوون ڕەخنەیەک ئەەکەین بە ئەندازەیەکی کەم لە بەڵام ڕعایەتی کاتەکەشی ئەەکەین کە ئەگەر بڕۆینەوە ئەو سیاقە مێژویە کاتێکی جیاواز بۆەوە کۆمەڵە کەرەستەی سەرەتایی هەبوو لەبەرەوە هەمووی بە مەتن و بە پەراوێزەوە واتە بە مەتن و بە حاشیەکەەوە کە لە خوارەوە هەیە بە چۆن میتۆدێکی زانستی بابەتێکی مێژووی کۆمەڵایەتی سیاسی توێژەرێکی ئەکادیمی ساغی ئەکاتەوە ئێمە بە پێشەکیەک ساغی ئەەکەینەوە دوای خشتەی بۆ ئەەکەین ناوی نووسەرەکان ناوی بابەتەکە جۆری بابەتەکە و تەنانەت زۆر جارەگەر کەسەکە پێی خۆش بوێ ناوێکی مستعاریا خوازرا بوو بێ ناوە ئەستەکەشی ئەنووسین بۆ ئەوەی لە ئێستا خوێنەر بزانێت کات خۆی ئەم ناوە مستعارە فڵان کەس بووە ئەویش بە ڕەزامەندی لەگەڵ خۆیانە کەواتە ئێمە ئەم میتۆدە شتێکی شخصیە میزاج و سایکۆلۆژیت زاڵ نییە بەسەرمانە بۆ ئەوی خۆمان چۆنمان بێ بەو شێوەیە ساغیکەینەوە بەڵکو دین ئەو کارکتەرانەی کەماون بۆ مێژوو چکە مردن نزیکە لە هەمومانەوەەوە هەموو ئان و ساتێک هەموو لە حزەیەک چاوەڕوانمانەکە ئێمە ئەبێ ئەوە بزانین کە ئەم کەسانەوە ئەم کارکتەرانە بەشێکیان لە ژیانە نامێنن نەخۆش ئەکەون تووشی ڕووداوی سیارە ئەبن هەتاوەکو ماون ئێمە بۆ زیندوێتی هێشتنەوەی بابەتەکە دین ئەمانە لە ڕێگەی ئەمانەتەوە ئەو بابەتە بکەین ڕێوەکەوەی کە باست کرد بەبێ هیچ لەگدانەوەی بابەتێکی تر کە دەستێکەڵکردنێکی تیابیان بیر و ڕای شخصی تیابێت بەڵێ ئێمە لە کۆتاییشە ئەنجامێک ئەیە توێژە ڕێی خۆی بەڵامی تر بەو شێوەیە دوور و درێژی ناکەینەوە بەڵام ڕێیەکی خۆمان لەسەر پرۆسەکەی ماوە سارەم ئەمەی کە ئێستا چاپتان کردەوە کۆتان کردوەوە کە مادووبوون و هیلاکەتێکی زۆری پێوە دیارەیانی حتمما پەیامێکی تێدایە بۆ حیزبی ئیسلامی ئێستا بۆ بزافی ئیسلامی ئێستا کە بوونیان هەیە لە هەرێمی کوردستاندا بێگومان جاخۆ یعنی بەشێکی زۆری وە فەلسەفەی دەرکردنی ئەم گۆڤار و ڕۆژنامانەوە گرنگی و کاریگەریەکەی لە پەیامەکایە پەیامێکی میدیایی تایە کە ئێمە ڕیشەیەکی میدیایی هەبوو ئەمە هێزە سیاسیانە پەیامێکی مێژووی تایە بەداخەوە من لە چەند شوێنی تر ڕەخنەم کردووە ئیسلامیەکان زۆر کەم تەرخەمن لە نووسینەوەی مێژووی خۆیان و بە ئەرشیفکردن و بە دیکۆمێنتکردن لەوانەیە ئەرشیفیشانەوێ بەڵام تەوزیفکردنی ئەم ئەرشیفەوە بەرهەمێنانەوەی جارێکی تر لە چوارچێوەی نووسینی ئەکادیمی و زانستیان زۆر دەگمەن و کەمە ئەبێت توێژەری زانستیانە بێ خەڵکیانە بێ دامەزراویانە بێ سنتەری لێکۆڵینەوەی استراتیژیانە بێ جارێکی تر ئەم گۆڤار و ڕۆژنامانە بەرهەم بێننەوە ئەمە پەیامێکی گرنگە و ئەوەشی تایە پەیامەکەی بە شێوەیەکی ترکەوە هەروەکو باسیشمان کرد کە ئەم هێزانە بایەخیان بە میدیا و بە ڕۆژنامە و بە گۆڤارەکان داوە لەگەڵ ئەوەشە خەڵکانێک هەبوون سابقون بوون پێشتر ئەم کاریان کردووە میدیا ئەمڕۆ گەشتووە بەدەستی ئێوەی گەنج و میدیا و دامەزراوە میدیایەکان بەڕێوە بەنیانی ئەمە هەموو بۆ خۆی کۆمەڵە پەیام و مەهامووی گرنگی تایەوە کۆمەڵە بەها و نۆرم و پێدراوی ئەخلاقیشی تایە لەناو ئەم ڕۆژنامانە کە لە ڕابردووە هێزە ئیسلامیەکان وەکو ئەدەبیاتی خۆیان تەبەنیان لێکرەوە مخاتەبەی کۆمەلگایان پێکرەوە ئەخیر شت کە بمێ ئاماژەی پێ بکەم لە پەیامی ناو ئەم گۆڤار و ڕۆژنامانە ئەوەیە ئەم هێزانە هێزێکی دانەبراو بوون و چەندین قەڵەمی سربەخۆی تایەمانە دانەبراون لە خەڵک لەوانەیە بیری چەپی بووە مارکسی بووە نەتەوەی بووە ناسیۆنالیست بووە بەڵام قەڵەمەکانیان بادا و هاتوون تاوی قەڵەمەکانیان داوە لەناو ئەم ڕۆژنامە و گۆڤارانە نووسینیان هەبوو چەندین بابەتی تایە خەڵکی سربەخۆ بێلایەن نووسی سارم لەگەڵەوەی کە ئاماژەت پێکرد شەڕی ناخۆ بۆ تۆزێ وەزاکە ئەوە نەبووە شێوازی بڵاوکردنەوەی بەنێو شارەکاندا چۆن چۆنی بووە ئاەتوانیویانە خوێنەرێکی باش بۆ خۆیان کۆبکەنەوە بۆی کە لەوانێ لە هەندێک شوێن لایەنێکی سیاسی زاڵ ببێن نەیانێشت بێ ئەم ڕۆژنامە بچێتە ئەوێ ئەو پرسیارە شتێکی بیرخستمەوە لە مقدیمەکە شاباسم کردووە لە بزوتنەوەی ئیسلامیە یەکێک لەو شتانەی کە زۆر جێگەی دڵخۆشیە هەم لە بزوتنەوەم لە گۆڤاری پەیڕەو بۆ ئێمە باشە کە زۆر جێگەی دڵخۆشیە بە پیتێک بە پەرەگرافێک بە وێنەیەک بە تەحریز و هاندانێ ئەم ڕۆژنامەیە نەبووتە بەشێک لە شەڕی ناوخۆ بە شەرتێ بزوتنەوەی ئیسلامی بە سەدان پێشمەرگە و خەڵکی دڵسۆزی لێ شەهید کراوە تەنانەت بە پێچەوانەوە سەروتارەکان کە گزارشتە لە سیاسەتی حیزبەکە و
سەرنووسری ڕۆژنامەکە بیخوێنەرەوە هەمووی هاندانە بۆ ئاشتی بۆ تەبایی سەرکۆنەی شەڕی ناوخۆی کردو باسی مێژووی میرنشینەکان و بە یەکدادان و کوشتن و بڕین و یەکتر سڕینەوەی ئەو دوو هێزە جیاوازەی کردووە ئەم ئەڵەیە بێ ئێمە سەرکۆنەیەکی نەهێڵین بە تایبەتی لە قۆناغی دووەمە سەروتارەکە زۆر هانی خوێنەرەیە کاڵە بە بەرگێکی تازەوە ڕۆژنامەی بزوتنەوە هاتووەتە کایەوە ئەیەوێت نەفرەتی شەڕی ناوخۆ بکەوە سەرکۆنەی بکە و پرۆتستۆی بکە نەیهێڵێ لەبەر ئەوەی هاندانێکی زۆری تایە ئەمە پرسیارە ئەوە بەلامەوە گرنگ بووە بەشی دووەمی پرسیارەکە بێگومان ئەو کاتانە بە شێوەیەکی با بڵێن بە شێوەیەکی تەقلیدی هەموو ئەم ڕۆژنامە و گۆڤارانە لە ڕێگەی ئۆرگانەکانەوە لە ڕێگەی مەڵبەندەکانی بزوتنەوەی ئیسلامیەوە لە بادینانەوە هەتاوەکو گەرمیان و هەورامان و شارە زور تاوەکو شوێنە دوورە دەستەکان هەمووی لە ڕێگەی ئۆرگانەکانی بزوتنەوە دابەشەکرا بەشێکی زۆری ئەگەشتە دەستی خەڵک بەڵام لە ساتە و وەختی شەڕی ناوخۆک ئاماژەم پێکرد ئەم ڕۆژنامەیە دەرنەئەچوو ئەو 4-5 ساڵەدا بڕاتەنا ئەو کاتانە و حاڵەتی تقریبەن ئاسایی بوو. زۆر باشم بەڵی من دوو پرسیارم هەیە نازم مەگەر فریا بکەین مەمزارام یەکەمیان وەزام ئێوە بۆ ناساندنی کتێبەکە چەند چالاکیەکتان ساز کرد ئەمە یەکەم دووەمیش کار و بەرنامەتان چێ بۆ داهاتوو دەتانەوێ تا چنێک زیاتر لەم بابەتانە قوڵ بنەوە ئەرشیفانە کۆ بکەنەوە کە لای زۆرێکمانون بۆ ڕەنگە ئەسڵەن شارەزاژ نەبینیان نەمان خوێند بێتەوە هەر درکمان پێ نەکردبێ. بەڵێ بەنسبەت چالاکیەوە ئێمە ئەم ڕۆژنامە گۆڤارانە ڕۆژنامەی فرۆش و بازار و کتێبخانەکان نییە. بەڵێ تێچوونێکی یعنی بەرچاوی تێئەچێکە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری بە سوپاسەوە لێرەوە سوپاسیانەکەین پشتیوانی مادی و معنەوی ئەم کاری ئێماکەن تێچوونێکی زۆری تێچێ بەڵام ئێمە لەبەرەوەی مەبەستمانە ئەم ئەدەبیاتە بگەینە دەستی خوێنەر خەڵکی ڕۆژنامە نووس نووسەر توێژەر ئەکادیمی نخبەی سیاسی و نخبەی کۆمەڵایەتی و حیزبیش هەموو جارێ بانگێژنامەیان بۆ نێرین و مناسبەوە بۆنەی بۆ سازەکەین و ئەم کتێبانە کۆمەڵێک وتار و گرنگی بابەتەکان و بە حزوری ستافەکانی پێشویان ئامادە ئەبن و مناسبەیان بۆکەین. لەلایەکی تر ئەوەی کە لە بەردەستمانە بەڵە کۆمەڵە کاری گرنگی ترمان ئێمە لە بەردەسای ڕۆژنامەی ڕێگای یەکبوونە گۆڤاری سنوورە پەیامی خوشکانە گۆڤاری جەماوەرە گۆڤاری هینا بڵاوکراوەی ڕێکبوونە بانگەوازە کۆمەڵی لەمانە دواتر ڕۆژنامەی کۆمەڵ و کارەکانی تری کۆمەڵی ئیسلامی پێش و دادگەری ئێستا ئەوانەشەیە بە ئومێدیەوەین خی گەورە تەمەنمان با بتوانین هەموو ئەوانش بە هەر شێوەیەک بێ چاپ بکەین و بیان گەینە دەسی خوێنەران و خەڵکی توێژەر و ئەکادیمی. دەستخۆش بێ ماندوو نەبن ئیشاءالله کارێکی جوان و گەورەتان کردووە دەکەین کە لێرە و پامێکی جوانمان گیان دەبێ سەبارەت بەو ئەشیفە جوانانی کە ئەمڕۆ هەمووشی گرنگترەوەیەنەوەی ئێستا قەدری ئەم جۆرە بابەت هەلە بگرن ڕاست ما بێگومان وایە دەست ئێوەش خۆش بێ سوپاسستانە کە ئەم کارەی ئێوەش بەشێکە لە تەواوکاری کارەکەی ئێمە مەڵۆیە کە ئێوەش خستانە سەر خەرمانی کارەکانمان بۆ ئومێدە ئینشاءالله هەموو لە یەکسوودی وەرەوە لە هەمووی گرنگتر جێگەی ڕەزامەندی خی گەورەوێ ئەوە نیەتە ئەسڵەکەمانە بمانگەێنێ بە ڕەزامەندی خوددا. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئارام عەلی سەید بەرپرسی بەشی ئەزمون و ڕوانگەی کۆمەڵی دادگەریە خۆ بەخێر وێ دووبارە سەر دوو چامان سپاسدانەکەم لەشتان ساغرا.